سڵاوتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتانە بم بەڕێزان محەممەد تۆفیق عەلاوی پاشۆی کە لەلایەن سەر و کۆمار و ڕاست پێدرا بۆ پێکێنانی کابینەی نوێ لە عێراقدا ئێستا لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکان وا بڵاوە کە محەممەد تۆفیق عەلاوی ئاماژەی بەوە کرد بێ کە تاوەکو کۆتایی ئەم مانگە ناوی کاندیدەکەی ئاراستەی یاخود ناوی کابینەکەی ئاراستەی پەرلەمانی عێراق دەکات. لەم لاولەلاش زانیاری هەن کە باز لەوە دەکەن فشارێکی زۆر لەسەر محەممەد تۆفیق عەلاوی هەیە بۆەوەی کە نزیکی هەشت کەس لەو وەزیرانی کە ئێستا لە کابینەکەی دکتۆر عادل عەبدولمەهدیدان لە شوێنەکانی خۆیان بمێننەوە لە کاتێکدا یەکێک لە بەڵێنەکانی عەلاوی خۆی ئەوەیە کە کابینەیەکی نوێ بە ڕوخسار و ناوەڕۆکێکی نوێ دروست دەکات. ئەوەی کە جێی سەرنجیشە یعنی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هێزە شیعەکان و بە تایبەتی ئەوانی کە نزیک بە حەشدی شعبی هەژمار دەکرێن ئەو ڕێکەوتنەی کە کردویانە لەگەڵ محەممەد عەلاوی بۆ پێکێنانی حکوومەت کە ناوەڕۆکەکەی حەوت خاڵە ئەوەیە کە یعنی دوورە لە داو و داخوازی خۆپیشاندەران و دوورە لەوەی کە بوو بە هۆکار بۆ دواکەوتنی دیاریکردنی کەسێک بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. دیارە لەو ڕێکەوتنی کە کراوە حەوت خاڵ هەن حەوت خاڵەکەش هەموو ئاماژەن بۆەوەی کە محەممەد تۆفیق عەلاوی پێویستە جێبەجێیان بکە کە دواتر لەگەڵ میوانەکانم گفتوگۆ لەسەر خاڵەکان دەکەین. ئێمە دەمانێت بزانین ئایا محەممەد تۆفیق عەلاوی سەرکەوتوو دەبێت، ئایا محەممەد تۆفیق عەلاوی کەسایەتێکی وای هەیە بتوانێت حکوومەتێکی نوێ لە عێراقدا پێک بهێنێت، ئایا ئەو کە هیچ کوتلەیەکی پەرلەمانی گەورە لە پشتی نییە بە دیاریکراوی وەکو دکتۆر عادل عەبدولمەهدی دەتوانێت ئیدامە بە حکوومەتەکە بدات، دەتوانێت ویستی شەقام و خۆپیشاندەران جێبەجێ بکات، دەتوانێت ژیانی حکومڕانی ژیانی خەڵکی عێراق بەرە و ئاراستەیەکی جیاواز و قۆناغێکی نێبەرێ. ڕێگرەکان لە بەردەمی محەممەد تۆفیق عەلاوی چین و ئەو خاڵانە چین کەوا دەکا بوترێ محەممەد تۆفیق عەلاوی سەر دەکەوێت یان سەر ناکەوێت. کورد لەم نێوەندەدا چ ڕایەکی هەیە؟ دیارە سەرۆکایەتی هەرێمیش ئەمڕۆ بەیاننامەی هەبوو باز لەوە دەکا کە ئەگەر نێوخۆی عێراق بە دیاریکردنی ئەو کاندیدە چارەسەر ببێ و گرفتەکان بەرەو ئاراستەیەکی چارەسەر بڕۆن ئێمەش گرفتێکمان لە دیاریکردنی هیچ کەسێکدا نییە. ئایا بەم جۆرە کورد لە ئێستادا مخاتەبەی بەغدا بکات یاخود پێویستە قسەکەی جیاواز بێ؟ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان محەممەد مێرگەسۆری کە بەڕێزان وەکو نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵوان بەشدارن لە سلێمانیەوە، هەروەها بەڕێز سەروان تایر گۆمەشینی کە بەڕێزیان وەکو چاودێری سیاسی و لە ستۆدیۆکانمان لە هەولێرە و لەگەڵمانە بن. سوپاس بۆ ئامادەبوونی هەردوولاتان. ئەمە لە کاک سەروانەوە دەست پێ بکەم. کاک سەروان، یعنی ئێستا محەممەد تۆفیق عەلاوی ڕاست پێدراوە ئەوەندەی کە لەسەر ژیانی ئەو کەسایەتیەوە خوێندنەوەتان بۆ محەممەد تۆفیق عەلاوی کردبێ، پێتان وایە کەسایەتیەکی کاریزمی یان کەسایەتیەکە کە بتوانێت عێراق بەرەو قۆناغێکی نوێ بەرێ، یان دەتوانێت باز لەوە بکەین ئایا دەتوانێت ئەو کاتی کە دیاری کردو خۆی بۆ خۆی کە تاوەکو کۆتایی ئەم مانگەیە کابینەیەک پێک بهێنێت بەبێ گرفت بەبێ وەکالەت؟ سپاس کاکارم، ئێوارەی بەڕێست و بینەرانی بەڕێزی گەلی کوردستان باش. سپاس بۆ میوانداریتان. سڵاو ڕێز بۆ برای بەڕێز و خۆشەویست کاک محەممەد مێرگەسۆری. من لەوە دەست پێ دەکەم هەڵبەتە هەموو کەس و هەموو کەسایەتەکان کە دێنە ناو پرۆسی سیاسی لە وڵاتێکی وەکو وڵاتی دەوڵەتی عێراقی کە پاشخانێکی زۆر پڕچێشە و پەرمەینەتی و دەردەسەری هەیە، دەبێتە میراتگیری کۆمەڵێک مەشاکیلی یەک بە دواییەکە لە کۆی دەسەڵاتدارەکانی دوای ڕژێمی دوای سیستەمی پاشایەتی لە عێراق دروست بووە. ئەوەی کە من ئاماژەی دەمەوێت پێ بکەم بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی کەسایەتیەکی سیاسیە و لە پرۆسی سیاسی لە عێراق بەشداری کردووە. دوو دەورە ئەندامی خولیەکانی پەرلەمانی عێراقی بووە و بۆ دوو دەورەش وەزیری گواستنەوە گەیاندنی عێراقی بووە، کەواتە کەسێکە لە کایە سیاسیەکە بەدەر و بێبەش نییە. ئەمە لەلایەک. لەلایەکی دیکە ئەم پیاوەکو ئەندازیار هەڵگیری بڕوانامەی ئەندازیاری با بڵێم بیناسازی یان معماریە لە ڕاستیدا
عێراق پێویستی بە ئیعمارە، پێویستی بە بنیاتنانەوەیە، پێویستی بە کەسێکە بتوانێت ژێرخانی عێراق لە خراپەوە بەرەو باشە لە نەبوونەوە بەرەوبوون بنیاد بنێ. لەلایەکی دیکە سیاسی کاندیدی ڕاستپێردرا و بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت قوربان بنیادنانی سیاسی مەبەستمان لێرە، بەڵام مەبەستمان لە تێکەڵکێشانی تایبەتمەندیەکە بوو لەگەڵ پێویستیەکانی گۆڕەپانی سیاسی لە عێراق. دکتۆر محەممەد تۆفیق عەلاوی ئەگەر بە هەڵە نەبم پێم وابێ دکتۆرای هەیەیانە نازانم، پێم وایە کەسێکە لە کۆمەڵێک بواری جیاجیا کاری کردووە، لە ڕێکخراوەکان کاری کردووە و ئەو سەردەمانەی کە لە دەرەوەی وڵات بووە دیسان لەگەڵ ڕێکخراوەکان کاری کردووە، لە نەتەوەی گرتووەکان کاری کردووە، پاشخانێکی ئیداری، پاشخانێکی سیاسی، پاشخانێکی ڕێکخراوەیی، پاشخانێکی معریفی هەیە. بەڵام ئایا تا چەند لە گۆڕەپانی ئەو ڕۆی عێراقی دەتوانێت سەرکەوێ و هاوکاریەکانی کە بۆ سەرخستن و سەرکەوتنی ئەو بەڕێزە دەستەبەرن و لە ئێستادا هەن ئەو پێداویستیانە چین ئەوە گرنگە. لە وڵاتێکی وەکو عێراق کە نەسیجی کۆمەڵایەتی و نەسیجی پێکاتەی دانیشتوانەکەی جیاواز و فرەڕەنگ و فرەئاین و لە نێو ئاینەکانیشدا فرە مەزهەبن، بەڕاستی کارێکی ئاسان نییە. من لە یەکێک لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانی بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی بیستم کە ساڵی 2019 ئەنجامیدا بوو لە یەکێک لە کەناڵە عێراقیە عەربیەکان، دەڵێ العراق يراد رئيس وزراء قوي وعادل وشديد. ئێستا ئەم خۆی بەو کەسە دەزانێت کە هەم بەهێز بێ، هەم معادل بێ، هەم وشەدیدیش بێ. لە ڕاستیدا ڕەنگە بنەمای شدت و بنەمای بەهێزی و بنەماکانی کە ئەو وەسفی دەکا لەگەڵ بنەمای دیموکراسیەت ڕەنگە تا ئەندازەیەک یەک نەگرنەوە لەگەڵ یەک نێن. بەڵام من پێم وایە بۆ سەرکردایەتیکردنی عێراق لەم قۆناغا و حکوومەتی عێراقی لەم قۆناغا بەڵێ پێویستی بە کەس و کەسایەتێکە کە بتوانێت ئەو ڕۆڵەی هەبێ. اینجا من هیوادارم سەرکەوتو بێ لەلایەکی دیکەدا مکەوینات و پێکاتە و نەسیجی حکوومەتی عێراقی یا با بڵێم نەتەوە و شعبەکانی کە لە ناو عێراقدا کۆبوونەتەوە بەیەکەوە دەژیان و هەمویان بوونەتە عێراقی، جا ئەوەی کە بە زۆرە و ئەوەی کە بە ئیختیاریە هەموو لەسەر ئەوە کۆکن کە عێراق دەبێ ئارام بێ. بۆ نمونە هەروەکو بەڕێسان ئاماژەتان پێکرد لە بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەست بەوە دەکرێت کاتێک کە ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ هیچ کاندید و کەسێک نییە وەکو هەرێمی کوردستان وەکو سەرکردایەتی سیاسی کورد یان ئیدارەی کوردی بەمەرجێک وەڵام دەرەوەی داخوازیە ڕەواکانی خەڵکی عێراق بێ. طبعا کە دڵی خەڵکی عێراق بە کوردستانی شەوە چکە ئارامی بەغدا و ئارامی مرکز و ئارامی عێراق 2000 یەکسانە بە ئارامی هەرێمی کوردستان. زۆر باشە، دەست خۆش کاک محەممەد، ئەوەی کە زۆر گرنگە پێویستە خنەوە بۆ هەندێک لە قسەکانی خۆی بکرێ لە قسەکانی محەممەد تۆفیق عەلاوی، بە تایبەتی کە ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە خۆی قسە دەکا و لە پەیجە تایبەتەکانی خۆیەوە هەندێک خیتابی هەیە بۆ گەلی عێراقی. لە یەکێک لە قسەکانیە باز لەوە دەکا من سەپاندنی هیچ کاندیدێک بۆ کابینەکەم قوبوڵ ناکەم و حکوومەتێکی تەکنۆکراتی خاوەن پسپۆڕی دادەمەزرێنم. بۆ ئەم قۆناغی ئێستای عێراق ئەمە دەچێتە سەر دەتوانێت بیکە. زۆر سپاس بۆ دەرفەتەی پێتان بەخشین، سڵاو لە بینەران و میوانە ئازیزەکەتان لە هەولێرەوە. طبعا محەممەد تۆفیق عەلاوی لە کاتێکا زلەوی دەسەڵات یان بڵێن ئەو پۆستەی وەرگرتووە کە عێراق بە قۆناغێکی زۆر هەستیار تێپەڕێ و من هەر لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندەکان یعنی پێشبینیەوەم کردبوو کە درێژە کێشێ درێژە کێشانیش لە بەرژەوەندی پرۆسی سیاسی عێراق نییە، لە کۆی کایەکانی عێراق نییە، لەعنی لە هەموو ڕێکەوە زیاتر عێراق زەرمەند دەبێ دابڕێ لە کۆمەلگەی نێودەوڵەتی، لێکترازانی سیاسی زیاترە بێ، کۆمەڵایەتی زیاترە بێ وەکو ئێستا بینین و لە سەرەتایی دەست بەکاربوون و وەکو ڕەوانبێژی وەکو بڵێن گوتار لە گڕووی گوتارەوە گوتاربێژێکی بەتوانە دیارە کەسێکی تەکنۆکراتە لە ڕووی کاری ئیداری و بەڕێوەبردن، بەڵام لە سەرۆک وەزیران
پۆستێکی ترە لە ڕووی بڵێن پێگەی سیاسی پێگەی ئیداری هەرەمی ئیداری پۆستێکی باڵایە کە ئەو کەسانێ ئەم پۆستێ وەرەگرن ئەبێ خاوەن دنیا بینێکی زۆر فراوان بن و هەروەها ئەبێ کەسایەتێک بن کە لە ڕووی پرۆسەی سیاسی خاوەن ئەزمونێکی زۆریان هەبێ بەوەی چۆن ئەتوانن لە مانۆری سیاسی لە پێشهاتی سیاسی خۆیان تێپەڕێنن و بتوانن لەگە گروپ و لایەنە سیاسەکانی عێراق بگونجێن. ئێستا ئێمە ئەگەر لە ئێستاوە بڕیار لەسەر سەرکەوتن و سەر نەکەوتنی عەلاوی بدەین لەوانەیە زەحمەت بێ، بەڵام پێشبینیەکرێت کە ئەم کەسە بەم نەمەتەی ئێستا بەم شێوازەی کە ئێستا ئەمڕۆ لە عێراقا بینین و کە ڕۆژ بە ڕۆژ خۆپێشاندەکان تونند و تیژی تێکەوێت چەند ساتێک پێش ئێستا لە نەجەف چەند کەسێک کوژران و شەهید کران و ئەمە هەمووی ئەبێتەوەی ئەوەی کە باری ئەم کەسە ئەم سیاستمەدارە قورس بێ نەتوانێت وەکو پێویست هەنگاوی دروست باوێ بە ئاراستەی جێبەجێکردنی داخوازیەکانی خۆپێشاندانان و لە ڕۆژی یەکەمیش وتی من دەست لە کارە چێشمەوە ئەگەر بێت و نەتوانم ئەو داوخوازیانەی خۆپێشەندەران و کۆمەڵگی عێراق جێبەجێ بکەم لە هەمان کاتا داوای پشتگیری مەرجە و خۆپێشەندان و کۆمەڵی عێراقی ینی لایەن و کوتلە سیاسی عێراقیەکانی کرد. ئێستا بینین ئەمەی ئێستا لە عێراقا ڕوئەدات و ئەو بڵێن یاریە جۆرێک لە جۆرەکان ناوە لۆجیکانەی سایرۆن یان کوتلەی سەدرەکان جێرا ئەمە کاریگەریەکی زۆری کردە سەر توانای ئەم کەسایەتە ئەگەر هاتبە هەموو کورد لە سیاسەکانی شیعەبەیەکەوە پشتگیری ئەو کەسایەتیان کردبا ملۆ قەنەعەتە بووم هەنگاوەکانی زۆر باشترە بوو و پێشبینی ئەوەمان لێ کرد کە لە داهاتوو ئەتوانێ زۆربەی ئەو کێشانە و داوانەی خۆپێشاندەران جێبەجێ بکەوە کێشەکان چارەسەر بکە، بەڵام ئێستا زۆر زەحمەتە بتوانێت بەو شێوازەی کە خۆی پێشبینی کردەوە یان بڵێن بەو وەزعی کە ئێستا لە عێراقا ئەگوزارێتن بتوانێت سەرکەوتو بێ. لە هەمان کاتشا ناوماڵی شیعە بەشێکی زۆریان کە توانم بڵێن بەهێزیشن فەتحە ئەمانە پشتگیری عەلاوی ناکەن لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانێت بەڵێ مالکی لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانێتن هەنگاوی دروست باوێ کە ئەمە دووبارە ئەبێت هۆی ئەوەی پرۆسی سیاسی لە عێراقا ڕوبەڕووی کێشی زۆر گەورەتر بێتەوە وای لێبێت یعنی هەرەمی سیاسی بڵێن پێکهاتەی سیاسی عێراق هەڵوەشێ. ئێستا دوێنێ گۆترێس بڵێن لە نیویۆرک ڕایگەیان کە پرۆسی سیاسی عێراق زۆر دژوارە یعنی پێشبینی هەڵوەشانەوەی عێراقە کرێتن. لە هەمان کاتا هەر ئەمڕۆ جێمز جێفری ڕایگەاندووە کە بە هیچ شێوەیەک لە عێراقا ناڕۆن چونکە عێراق پێویستی بەوانە و ئەگەر لە کاتێکە عێراق بەجێهێڵن کە یەک بەیەکی فلس و دیناریان کە لە عێراقا سەرف کردو بۆیان بگەڕێنێتەوە کامەش کارێکی قورسە. لە هەمان کاتشدا لە ڕووی پێگەی نێودەوڵەتی ئێستا عێراق زۆر لاوازە، لە ڕووی ئیقلیمی دەوڵەتانی دەوروبەر هەمویان کێشەی زۆریان هەیە، هەمووشیان بەشێکی زۆریان کێشەکانیان هەیە نە عێراق بۆەوەی و بەرهێنی سیاسی تیا بکەن و بۆی هەم خۆیان لەو کێشانە دوور بخەنەوە کە لە ناو خۆی وڵاتەکانیان هەیە. لە هەمان کاتا ئەستیقرارێکی وا لە عێراق دروست نەبێت کە ببێت هۆی ئەوەی بەرژەوەندەکانم بکەوێتەوە بە تایبەتی ئێران و ئەمریکا و تورکیا. کەواتە ئەرکی محەممەد عەلاوی ئەرکێکی قورسە و ئەگەر پشتیوانیشی گەوری لە پشت نەبێ سەرکەوتن بە سەرامەرکانە و جێبەجێکردنی ئەستەمە و هەمان سیناریۆ عادل عەبدولمەهدی نزیکە بۆ ئەمیش نێزیکە. بەڵام من هینێکم هەیە تێبینیەکەم هەیە لەسەرەوەی هەل لە ساتەکانی یەکەم یان بڵێن لە کاتێکی زۆر زوو ئێران و ئەمریکا بەیەکەوە پیرۆزبایان لە محەممەد عەلاوی کرد لەبەرەوە محەممەد تۆفیق عەلاوی کرد لەبەرەوە من پێشبینیەکەم ئەگەر ئەو دوو وڵاتە باشە پێشبینیەکەی هەندێک هەنگاو باوێ بەڵام لەگەڵ هەرگیز بڕوان بەوە نییە ئەم کەسایەتە لە ماوەیەکی دیاری کرا وەکو خۆی نەخشەی بۆ چێشاوە بتوانێتن هەنگاوی دروست هەنگاوی پێویست. من ئەو بابەتی هەژمونی ئێرانی ئەمریکی لەسەر دیاریکردنی محەممەد تۆفیق عەلاوی مێ دواتر باسی بکەین بەڕاستی چونکە گرنگە ئەویش بۆ خۆی سەروان ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە کە بەر لە دیاریکردنی و کاندیدکردنی بۆ و تەکلیفکردنی بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت ڕێکەوتێک دروست دەبێت لە نێوان هەندێک هێزی شیعی بە تایبەتی ئەو هێزە شیعیانی کە نزیکن لە حەشدی شەعبیەوە کە خۆمان دەزانین
واتان نزیکن لە ئێرانەوە. پرسیارەکە ئەوەیە لەم ڕێکەوتنەیە چەند خاڵێک دیاری کراوە کە پێم وایە قورسن بۆ ئەو سەرۆکوەزیرانی کە ئەمەی قبول کردووە. دەستور و یەکپارچەی خاکی عێراق بپارێزێ، هەیبەت و دەسەڵات و قورسایی بۆ حکومت بگەڕێنێتەوە، یاسات جێبەجێ بکا و پێویستە خۆپشاندانەکان نەهێڵێت، کۆتایی بە خۆپشاندان بهێنێ و ئیلتیزام بکات بە بڕیاری دەرکردنی هێزە بیانەکان و بە تایبەتی ئەمریکیەکان لە عێراق و ڕێکەوتنامەی عێراق چین وەکو خۆی جێبەجێ بکات و درێژەی پێبدا و هەروەها بەشداری پێنەکردنی ئەو هێزانەی یاخود ئەو لایەنانەی ئەو حیزبانەی کە هاوڕانین لەگەڵ دەرکردنی هێزە بیانەکان لە عێراق. وەکو باز دەکرێت حراکی شیعی کە بەپێی ڕێکەوتنەکە دیاریکراوە، حراکی شیعی پلە و پۆستی پێ بدرێت لە حکومەتدا کە دەڵێن مەبەست لە حراکی شیعی یعنی حەشدی شعبیە و ئەوانن کە نزیکن لەوانەوە و لە کۆتاخاڵیشدا دەڵێ ئەگەر ساڵێک تێپەڕی و نەتوانی ئەم کارانە بکەی پێویستە دەست لە کار بکێشیتەوە. محەممەد تۆفیق عەلاوی لەسەر ئەمە ڕازی بووە. اینجا ناوەکەی ئاراستی سەرۆکۆمار کراوە و سەرۆکۆماریش داوای لێ کردووە کە کابینەی نوێ پێک بهێنێت. چۆن لە ماڕوانی؟ بڵێ هەڵبەتە کاکیارم هەموو ئەو کەسانەی کە دێن و دەست بە پۆستێکی تازە یا بەکارێکی تازە دەکەن لە سەرەتاوە دەبێت لە ڕوانگەی باوەڕ بەخۆبوونەوە هەنگاوی یەکەم بنێن. لە دوای هەنگاوی یەکەم کە باوەڕ بەخۆبوونە مەسلەی چاکسازیە لە قۆناغێکی خراپی ڕاگوزەر بۆ قۆناغێکی باشتر لە دەسەڵات لە حکومڕانی، لە مەسلەی ئیداری، لە مەسلەی چاکسازی لە بوارە کۆمەڵایەتی و ئیدا ئاخیرهی. هەڵبەتە قبولکردنی ئەو حەوتخاڵەی کە لە نێوان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپێردرا و لەگەڵ لایەنەکاندا خۆی لە خۆیدا دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەم زاتە ئەم بەڕێزە پێویستی بە هەماهەنگی و داکۆچیکردن و پاڵپشتیکردن و سەپۆرتی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقا بە سونە و شیعە و بە نەتەوەکانی دیکەش. لێرەدا کاتێک کە قبوڵی ئەو حاڵەتانە دەکا ئەوە دەرخەری ئەو ڕاستەیە کە ئەم پیاوە لەوە دەچێت هەرچەندە لە ئێستادا زۆر زووە ئێمە بتوانین قسە لەسەر سەرکەوتن و ژێرکەوتنی بکەین، بەڵام دەرخەری ئەو ڕاستەیە کە ئەو پیاوە دەیەوێت وا پێشانی کۆمەلگای نێودەوڵەتی و کۆمەلگای ناوخۆ لە عێراقیش بدا کە ئەم دەتوانێت لە ئاستی بەرپرسیارەتی بێ و ئەم دەتوانێت بچێتە ژێربارەوە و ئەم دەتوانێت هەموو ئەو پرگە و بابەتانەی کە لەو حەوتخاڵەدا کۆبووەتەوە بتوانێت تەبەنی بکە و جێبەجێ بکە. بەڵام ئایا لە ئەرزی واقع تا چەند بۆی جێبەجێ دەکرێت؟ هەمومان ئەوە دەزانین داخوازیەکانی خۆپیشاندەران لەگەڵ ئەوەی کە ئێستا لە ئارادایە یەک ناگرێتەوە، یان بە جۆرەی ئەگەر تعریفی بکەین ئەو حەوتخاڵەیە لەگەڵ داخوازی خۆپیشاندەرانی خەڵکی عێراق و گۆڕەپانەکانی بەغداد و شارەکانی دیکەی عێراقی ڕەنگە وەڵامدەرەوەی داخوازی خۆپیشاندەران نەبێ. وەلایەک کە ئەو پیاوە یەک مانجی لە بەردەمە بۆ تشکیلی حکوومەتەکە ئێمە لێرە و لەوێ دەبینین دەنگی ناڕەزایی هەر لەو ڕۆ دوێنێ و ڕۆژانی ڕابردوش دەنگی ناڕەزایی بەرز دەبێتەوە لە سەرەتاوە بە قبول نەکردنی ئەو پیاوە. کاتێکیش کە تەکلیف دەکرێت لەلایەن بەڕێز سەرۆک کۆمارەوە واتە دەستپێکی کاری بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی. بەڵام لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە بەڕای من دانانی ئەو ساڵەیە ئەگەر لە خلالی ئەو ساڵە کە بۆی نەکرا دەست لە کار بچێشێتەوە وەگریمان بۆی نەکرا و دەستی لە کار چێشاوە، پێم وایە دەبێتە درێژکراوەی هەمان ئەو حاڵەتی کە ئێستا تێدایێن. لە عێراق پێمان خۆش بە یان ناخۆش عێراق وڵاتێکە پڕکێشەیە، پڕ چێشمە چێشم و ململانەی سیاسیە، پڕ لە ئاریشەی کۆمەڵایەتی و سیاسی و ئیداری و ئابووری. لێرەدا هەموو ئەوانەی کە دێن ئەگەر لە سەرەتاوە سەرنج بدەینە دەست بەکاربوونی بەڕێز عادل عەبدولمەهدی کۆمەڵێک هەنگاوی عەمەلی زۆر باشینە، کۆمەڵێک خەتەواتی زۆر باشی بڕی، کۆمەڵێک قەولی زۆر باشی هەبوو. دوجار قەولەکان هەوڵیدا لە ئەقوالەوە بیان گۆڕێ و بیان گوێزێتەوە بۆ ئەفعال کردنی، بەڵام دوجار بینیمان لە قۆناغەکانی کۆتاییدا تەراجع و پاشەکشەیەکی پێوە دیار بوو نەیتوانی لە بەرامبەر
ئەو هەموو هێزە تۆکمە دانراوە یان دروست کراوەی کە ئەمانن لە پشتی گەندەڵیەکان، ئەمانن لە پشتی باندە خەتەرناکەکانی مەسلەی گەندەڵی و مەسلەی دەرمان و مەسلەی بەهەدەرچوونی سامانی عێراقی، مەسلەی نەبوونی خزمەت گوزاریەکان. ئەوە لە کۆتاییەکەش بینیمان ئەم دەستی لە کار کێشایەوە و حکوومەتێکی ئێستا بێ سەرپەرشتی بەدەستەوەیە. لەلایەکی دیکە تەماشا دەکەین داخوازی خۆپیشاندەرانی عێراقی لەگەڵەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپێردراوی نوێیان قبوڵ نییە، بەڵام ئێمە تەماشای وردەکاری داخوازیەکانی ئەوان بکەین بریتە لە زۆر زیاترە لەو حاڵتێکی ئێستا دەبیندرێ و دەبیسرێ و هەستی پێدەکرێ هەڵۆشانەوەی پەرلەمانە، تەنانەت دەست لە کارکێشانەوەی ئەندامانی کابینەی ئێستای ئەنجومەنی وەزیرانە لە کاتێکا کە ئەم بەڕێزە کە دێ ئەم دەکەوێتە سەر حاڵەتێک و یا خەرمانێک کە بەڕاستی پڕکێشەیە. بۆیە جارێک کە دەگەڕێمەوە سەر حەوت خاڵەکە، ئەگەر من بەڕای خۆم ئەگەر ئەو بەڕێزە توانی لە خیلالی ساڵی یەکەم وەکو ساڵێکی داناوە نیوەی ئەو حەوت خاڵە بە زیادەوە یان کەمتر یا دەوروبەر جێبەجێ بکە، من پێم وایە بە سەرکەوتو دەتوانین لە قەڵەمی بدەین، چکە خودی خاڵەکان خودی ئەو گرێبەستەی کە ئەم ئیتیفاقی لەسەرکردیە پێمانی کاری ئاسان بن و پێموانیە کۆمەلگای نێودەوڵەتیش بە تایبەت زلهێزەکانی کە بەرژەوەندیان لە عێراق و لە ناوچەکە هەیە ئاها بە ئاسانی بێنە ژێرباری ئەو حاڵەتەی کە ئەم لەگەڵی یا لە سەری ئیتیفاقی کردووە هاوکاریێکی نێودەوڵەتی دەبێت بەگومان. ئەگەر محەممەد تۆفیق علاوی ئەم پرسیارە بۆ تۆ شەو دواتر کاک محەممەدیش جواب بداتەوە. ئەگەر محەممەد تۆفیق علاوی بێوێ سەر بکەوێ دەبێ دڵی شەقام ڕازی بکە یان دڵی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی شیعەکان، یان نەبێت دڵی بکە بە دوولەتەوە بەردووکیان؟ پێم وایە دەبێت دڵی هێزە سیاسیەکان ڕازی بکە و لە ئەمان کا دڵی خەڵکی خۆپیشاندەری شەقامەکەش ڕازی بکات. بەڵام دوو داواکاری و دوو پێویستی زۆر جیاوازن. شەقام جۆرێک داخوازی هەیە، هێز و لایەنە سیاسیەکانیش جۆرێک لە داخوازیان هەیە کە هیچیان لەگەڵێکان ناگونجێن. بەڵێ بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە سەرنج بدەین بە وردی پیاوی چۆک و موختەدا سەدر لە کاتێکا کە جوڵێنەری شەقامە و پاڵپشتێکی بەهێزی خۆپیشاندەرانیشە لە کۆبوونەوە جەماوەریەکان، ئەگەر ئەو پیاوە ڕازی بکرێ وەکو میسال لەگەڵ ئەوەی کە لە شەقامیشدا خەڵکەکە لێ ڕازی بێ، کارێکی زۆر دژوارە، دوشتی پێچوانە و بەرامبەر یەکن. بەڵام لە کاتێکە ئێستا ئێمە تەماشا دەکەین هەروەکو برای بەڕێز کاک محەممەدیش ئاماژەی پێدا پیرۆزباییکردنی ئەمریکا لەلایەک و پیرۆزباییکردنی ئێران لەلایەکە لە دوو ئاراستەی جیاواز بۆ کەس و کەسایەتێک کە زیمامی ئوموری عێراق وەردەگرێ بۆ خۆی لە خۆیدا جێگای پرسیار و سەرنج و گومانە. بۆ لێرەدا کەسی سیاسی دەبێت جیاوازتر بێ لە کەسی ئاسایی، دەبێت و کەسەر ڕێ و ڕسمی سیاست پلان و بەرنامەی سیاسی وا بێ بتوانێت کارێک بکە، هەم شەقام ڕازی بکە هەم هێزە سیاسیەکان. چکە دوجار بیرمان نەچێ هێزە سیاسیەکان چێن لە شەقام لەدایک بوون. ئەی خەڵکی شەقام چێ؟ خەڵکی شەقامیش زۆربەی هەرە زۆری منتەمیە بۆ لایەنێک لە لایەنە سیاسەکانی ئەو ڕێی گۆڕەپانی عێراق بەگشتی زۆنەکانی. گەڕمە لای کاک محەممەد دەرفەتێکیش بۆ بین لەسەر هەمان بابەت ئەوەی کە باسمان کرد چۆن ماوەڵە بکە، چۆن دەتوانێت یان کامیان ڕازی بکە. محەممەد تۆفیق علاوی دوجار ئەبێتە لایەنگری خۆپیشاندەران و لە یەکەم گوتارشی هەر ئاماژەی بەوە کردوتی من داواکەم خۆپیشاندەران بەردەوام بن بە شێوەیەکی مەدەنیانە داوای مافەکەیان بکەن و ئێمەش پشگیریانەکەین و جێبەجێیانەکەین. لەبەرەوە دوجار ئەبێ ئێمە وێنەی عێراقی دوای 2023 وەکو دوو وێنەی جیا هەریەکی لە لایەک دابنین سەیری بکەین. وێنەیەک کە پێش ئۆکتۆبەری 2019 وێنەیەک دوای ئۆکتۆبەری 2019. ئەو وێنەی کە پێش ئۆکتۆبەری 2019 وێنەیەکە کۆمەڵێک میلیشیا دەسەڵاتیان لە عێراق بووە، کۆمەڵێک حیزبی سیاسی دەسەڵاتدار بوون بە شێوەیەکی بڵێن مەسهەبیانە، بە شێوەیەکی بڵێن جوداخوازی، یعنی نەژاد بڵێن وەکو بڵێ مەسهەبگەرایی حکمی عێراقیان کردووە. لە دوای ئۆکتۆبەر ئەبین وێنەیەکی تر هەیە کە داوای هاوڵاتی بوونەکەن. ئەم وێنەیە دوجار بێتە وێنەی گشتی عێراق. علاوی ئەبێ بە کارێکتەرێکی سەرەکی
بڵێن تەواوکردنی ئەو وێنە سیاسیە ئەگەر ناتوانێتن لە شەش هەتا من لە ئێستاوە ئەومڕۆ ئەو تاریخە بنووسە تا 6 مانگی تر عەلاوی ناتوانێت حکومی وڵاتە بکە ئەبێ بڕوە یانەوەتە ئەبێ شەڕێکی زۆر گەورە لە نێوان پێکهاتەکانی عێراق بە تایبەتیش لە نێوان خودی شیعەکان دروست ببێ هەر لە بەسرا و هەتا بەغا یانەوەتە بێم کابرایە بچێتە ناو ئەو چوارچێوە سیاسی کە لە دوای ئۆکتۆبەرە هاتوتە ئارەوە و دوجار لە ئەنگری ئەوانیشە بێ بەڵام محەممەد تۆفی عەلاوی ناچار بووە یان بڵێن زۆرێک لە زۆرەکان وەکو بڵێ مانۆرێکی سیاسی کردووە ینی بژاردەیەکی سیاسی تازە هێناوەتە عێراق پرۆسی سیاسی 2013 بەوەی نێوماڵی شیعە زۆر پەرت و بڵاو نەبێ ئەو مەرجانەی قبول کردووە ئەو مەرجانە بۆ کەسێک دانرێ ئەم کابرایە عێراقی نەبێ یعنی ئاگای لە وەز عێراق نەبێ باش کابرایەک بە لە دەرەوە بیهێنن لێرە داینن بڵێن کاکە وەرە ئەو حکمی عێراق بکە ئەم هینانە جێبەجێ کە بۆی ئێمە هەتا لە ناو خۆڕەیەکەوین ئێمە شتیوان نابێتن ئەم کابرایە خۆی شیعەیە و کابرایە کە دیارە لە پرۆسی سیاسی عێراق ڕۆلی هەبووە ئیتر چ باش بە چ خراپۆی تر ئەوە لاینە شیعەکانە بێ بڕیاری لەسەر بدەن بەڵام ناتوانێت و مەرجانە جێبەجێکە یەک لەوان دەرکردنی ئەمریکایە یەک لەوان بڵێن ئەسلان جێبەجێکردنی قانون یان بڵێن پاراستنی یەک پارچەیەک خاچ عێراق ئێستا عێراق لە دوای 2013ەوە تا عفو 2003 بۆ ئێستا هیچ کاتێک وەکو ئێستا عێراق لە بەرامبەر دابەشبوون و لێکترازانیە ئێستا عێراق لە حاڵەتێکی زۆر خراپە و دڵنیاشم ئەگەر جۆ بایدن ئەم جارە دەرنەچێ عێراق کاتە سێ ئەقلیمی جیاواز شیعە عێراق دەرەچێ من ئێستا ئەم ترامپە ئیش بۆ جۆ بایدنەکە جۆ بایدن دەرەچێ و کۆبوونەوەی پەرلەمان و بڕیاردان لەسەر دەرکردنی ئەمریکا سەرەتای لێکترازانی عێراقە بۆیە کڵاوشینەکان و کڵاوسوورەکان دوجار یانەوەتە ئەبێ هەردووچیان لەگەڵ یەکدانی شنیان ئەبێ شەڕێک تری بکەنیان ئەبێ سێپارچەی عێراق قبولکەن و ئەمەش ئەبێ بە کارێکتەری سەرەکی ئەگەر هەتا 6 مانگی تر لە دەسەڵاتە بمێنێ ئەبێتە کارێکتەری سەرەکی دروستبوونی دەوڵەتێکی فدرالی گەورە لە عێراق بۆ سێ ئەقلیمی جیاواز ئەگەر نەچێ چارەسەری ترمانیە و هەموو ئاماژەکانیش لە دوایین بڵێن لێدوانی مەرجەعیش هەمووی ئەلێ ئێمە پشتگیری محەممەد تۆفی عەلاویەکەی محەممەد تۆفی عەلاویش ئەڵێ من ئامادەمە لەگە کورد و سونیەکان دانیشم بۆی ئێمە سیغەیەک دامین چۆن حکوومەتە پێک بێنین ئەوەی کە تۆ باسیەکەیش 7 کەس ئەمێنێتەوە 8 کەس ئەمێنێتەوە لە وەزیرەکان من 23 کەس ئەمێننەوە لەو سێش ئێستا مناقەشەی لەسەرە لەوانەیە کوردی تیا بێت بۆ ڕازیکردنی کورد بەڵام لە هەموو حالەتەکان خۆپێشاندانەکان بەردەوامە بن لەبەرەوەی ئەوان قۆناغێکی زۆر سەختیان بڕی قۆناغی سەرما سۆریان بری قۆناغی چەقووەشێنیان بڕی قۆناغی ترساندن و ڕفاندنیان بڕی لەبەرەوە ئەمێننەوە و ئەگەر کڵاوشینەکانیش ئەگەر ئێستا کە چوونەتە ناو خۆپێشاندانەکان ئەگەر بەو شێوەیە بە توندی نەچوو بە ناخۆپێشاندانەکان خۆپێشاندان من لەو قەنەعەتە بووم هێورە بەوە بەڵام لە هیچ دنیا نەبووە تۆ مەرجێک بۆ ڕئیس وەزەرای وڵاتێکدا بنێ خۆپێشاندەکان هێورکە یان سەرکوتیان کات لە ڕێی میلیشیایەکەوە تۆ پۆلیست هەیە تۆ پۆلیسی شەغە بتەیە ئاژاوەجێری ئەوانە بەکاربێنە ئەمانە بە چەقو بە شەڕ و بەدار و بەبەرد ئەچن بۆ ناو خەڵک و ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی ئەوەنەی تر عێراق بەرە و لێکترازان زۆر باش ئێمە کاتیەوەی پشووی گۆر بگرین ڕاستیا پشووی گۆرەگرین و دواتر دەمێت دوو تەوەر قسەی لەسەر بکەین گفتوگۆی لەسەر بکەین ئەو کاتی کەماوە دەکەین بە دوو بەشەوە بەشێکیانەوە دەبێت کە قسە لەسەر کورد بکەین و بەشداری کوردن و چۆنێتی هەڵوێستی کورد لەم کاتەدا و بەشێکی دیکەشیان لەسەر ئەو ملبلانی هەژمونی ئێران ئەمریکیەک کە هەبوو چ کاریگەریکی لەسەر دیاریکردنی محەممەد تۆفیق عەلاوی هەبوو بە تایبەتی و ئاماژەی کە ئێوە هەردووکتان باستان کرد لەوەی کاکسەروانە پیرۆزبایەکەی هەردووشان لە یەک کاتاو بە دوای یەکدا پشوویەکی کورد وەرەگرین و ئەگەڕین وڵات. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کواڵەتی بەرز و سەردەمیانە.
پەلە بکە و سوودمەند بە لەوەفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بۆ مەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرخ. بەڵێ جارێکتر سڵاوتان لێبێ ئەو کاتی کە مامۆ کوتمدا بەشێکم بەسەر دووتەوەرە با لە بابەتی کاک سەروان ئەوە دەست پێ بکەین، یعنی ململانەی توند لەسەر بابەتی هەژمونی ئێرانی ئەمریکی لە ناو خاکی عێراق ڕەنگە تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامی هەبێ. گەیشتە ترۆپ لە کاتێکدا کە هێرشی موشەکی کرایە سەر قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس و کاردانەوەی ئێرانی لێکەوتەوە ئەوان هێرشیان کردە سەر بنکە سەربازەکانی ئەمریکا لە ناو خاکی عێراق. ئەمە ترۆپکی ململانەکە بوو. تا ئێستا ململانەکە بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامی هەبوو. لە دیاریکردنی محەممەد تۆفیق علایە پێ دوایە ئەم دوو هەژمونە یعنی خۆیان هەردوو لە ڕێکەوتنیشان هەبێت لەسەر ئەم یان محەممەد تۆفیق علاوی توانی بێتی هەردوو لە ڕازی بکات و پێ دوایە چۆن ئەمە یەکلا دەبێتەوە. ئایا دەتوانێت محەممەد تۆفیق علاوی بە جۆرێک سیاست بکە کە بەرژەوەندەکانی هەردوو هەژمون بپارێزێ، یان ڕەنگە قسەکەش ئەوە بێ هەژمونەکە یەکلا بۆتەوە و بەرژەوەندەکان دەبێت بەرژەوەندی ئەمریکی بن؟ بەڵێ کاگارە بجارێ بەر لە هەموو شتێکەمە دەبێت ئەوە بزانین وەکو وتەیەکی کۆن لە ناو سیاسەتدا زۆر باوە کاتێک کە دەگوترێ لە سیاسەتدا نەدۆستایەتی تاسەر هەیە و نەدوژمنایەتی تاسەر هەیە، بەڵام پاراستنی بەرژەوەندی تاسەر هەیە. ئەوە لە حاڵەتێکە ئێمە دەبێت ئەوە جوان لە بەرچاو بگرین کە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا بەدوو ئاراسەیە بەدوو تێڕوانین تەماشای وەزعی ناوچەکە و سیاسەتی خۆی و جێبەجێکردنی سیاسەتی خۆی لە ناوچەکە و لە عێراق بە تایبەتی جێبەجێ دەکات. لە کاتێکە ئەمریکا دەیەوێت ناوچەکە دەیەوێت عێراق ئارام بێ بۆ ئەوەی کە بتوانێت بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە بپارێزێ. سیر کە دەیەوێت عێراق ئارام بێ بۆی کە بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە بپارێزێت، چکە هەبوون و حزوری خۆی لە عێراق دەتوانێت دەستی بەسەر کۆی ناوچەکە ڕابگات. لە هەمان کاتدا پێویستی بەوەیە عێراق وڵاتێکە و پشێوی تێدا هەبێ. بۆچی ئەویان؟ بۆەوەی کە بەردەوامی بدا بە حزوری خۆی و بەمانەوەی خۆی و بە ئەو هێزە سەربازیەی کە لێرە هەیەی ئەو هێزە تەکنیکیە ئاسمانی وڵاتی بەدەستەوە بێ، وەکو دەڵێ ڕسمی سیاسی یا خەریتەی سیاسیە وڵاتە بتوانێت بەش و سەهمی تێدا هەبێ. ئێران بە هەمان شێوە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە عێراقیش بەداخەوە ئێمە تەماشا دەکەین لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو ساڵی 2023 تا ئێستا ئەوەندەی کە بووە گۆڕەپانی ململانێ و تەسوی حساباتی نێوان وڵاتەکانی زلهێزی دنیا و وڵاتەکانی ئیقلیم و ئینجا لە ناوە خۆشماندا هێز و لایەنە سیاسیەکان و ئاینیەکان و مەزهەبیەکان لە ناویاندا وای کرد کە ئێمەی خەڵکی عێراقی بە تەواوی پێکهاتەکان خێر لە عێراق و لە خۆمان و لە داهاتی عێراق نەبینین. بۆیە جارێکی دیکە دەستنیشانکردنی بەڕێز عەلاوی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کاتێکە بۆ خۆی باگراوندێکی سیاسی و ئیداری و کاری پەرلەمانی هەیە، بەڵام بە بنەچە کەسێکی شیعەیە، ئەمە هاوکاری ڕاستەوخۆی یا ناڕاستەوخۆی پاراستنی بەرژەوەندیەکانی ئێران دەبێت، پێمان خۆش بە یان ناخۆش. ئەوە تەحسیلی حاصلە لە مەبادیئی سیاسەتدا. بەڵام تا چەند دەتوانێت ئەم پیاوە بتوانێت سەنگی هەردووکلا یا سەنگی عێراق لە تەرازوی هەردووکلا ڕابگرێ. ئێمە لەبەر چاومانەوە بەشێکی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش لەبیریتی لە سەردەمی کە ڕەوانشاد مامجەلال سەرۆکۆماری عێراق بوو، بیرمانە جارێک لە ئەمریکا داهاتەوە، بە ئێران داهاتەوە، ئینجا هاتەوە عێراق. واتە ئەم پیاوە دەیتوانی لە یەک کاتدا مجاملەی ئەمریکاش بکە و ئێرانیش بکە و
سنگەکە یا سەنگی عێراق لە ناو تەرازوو میزانی هەردووچیان ڕابگرێ بەو پەڕی لێزانی و زۆرزانی لە سیاست و لە عیلاقاتی دەولی. بەڵام ئایا ئەو بەڕێزەی کە ئێستا کاندید کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەتوانێت بکە؟ بەڕای من دەبێت بیکە، جا چەند دەتوانای هەوڵی بۆ دەدا، خەتەوات داوێ، بەڵام تا چەند دەوروبەرەکەی لە کابینەکەی خۆی لە ڕاوێژکارەکانی لە هێز و لایەن و پارتە سیاسیەکان هاوکارینە بۆی بەڵانسی نێوان ئەو دوو حاڵەتە ڕابگرێ. ئەگەر توانی بەڵانسەکە ڕابگرێ بە جۆرێک لە هەردووچیان ئێمە بتوانین ئیسفادە بکەین وەکو عێراق، وەکو دەوڵەتی عێراقی، وەکو اقتصادی عێراقی، وەکو بازرگانی عێراقی، وەکو ڕسمی سیاست و خەریتی عێراقی، ئێمە ئەم پیاوە دەکرێت بە خاڵێک لە خاڵەکان بە کۆڵگەیەک لە کۆڵگەکانی سەرکەوتنی بۆ هەژمار بکەین. وەی لاگەر تەرەفگیری ئێرانی کرد بۆ نمونە لەبەرەوەی ئاساسی خۆی کە کەسێکە بەکەون شیعەیە، من پێم وایە لێرەدا جارێکی دیکە عێراق و عێراقیەکان تووشی نەهامەتیی دیکە دەکاتەوە، چونکە ئەو حاڵەتەی لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە هەر لە سەردەمی انقلابی شۆڕشی ئیسلامی و ساڵی هەفتاون تاوەکو ئێستا بە بەردەوام بوونی هەبووە و عریشەکانیان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا بووە. سیناریۆ و مانۆرێکی سیاسی و هەندێک جار سەربازیش وەکوی کە بینیمان لە دوجار تی دەکەوێت خەڵکی عێراق ئەو شتانەی لە قازانزیە، خەڵکی عێراقی سەوای لە هاتووە لای ئەو زۆر گرنگ نییە چێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، چێ پەرلەمانتارە، چێ لە وەزارەتێکە و کابینە وەزاریەکە بەڕێوە دەبیان ئەندامەتەیدا، بەقەت ئەوەی کە خەڵکی عێراقی داوای ئارامی، داوای نان، داوای کار، داوای ژیانی ئاسایی دەکا. دەرەنجامیش ئەو داواکاریە وای لات لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکان پەرەی سند و کەوتە سەر شەقام و وای لات خەڵکی سەر شەقامی عێراقی بێن و خۆپشاندان بکەن و ئەمان ڕێساوی یاسای ڕێساوی یاسا دابنێن بۆی کە چێ دەبێت بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پێناوی بەرژەوەندی و خزمەتکردنیان. زۆر باشە کاک محەممەد لە فەیسبوک بەڕێز بەرهەم کەلهوڕیەڵێ وتاری هەینی داهاتووی مەرجعیەت یاخود هەینی داهاتووی کە وتاری دەبێت مەرجعیەت داهاتووی سیاسی محەممەد تۆفیق عەلاوی دیاری دەکاوەتە وەکو ئەو باسی دەکە یعنی بەس مەرجعیەتە پەیوەندی لەگەڵ شەقامان ماوە و شەقامیش تا ئێستا عەلاویان ڕەت کردوتەوە. پێت وایە کە مەرجعیەت کاریگەری ئەو کاریگەری گەورەی مابێ لەسەر مانەوە و دیاریکردنی کەسایەتەکان لە پۆستە باڵەکاندا؟ مەرجعیەت لە بڵێن لە ناو شیعەکان لە عێراق ڕۆلی هەبووە، بڵێن ڕۆلی ئاشتەوایی گێڕاوە، بەس لەو 4 مانگەی ڕابردوو ئێمە بینیمان کە ئەو ڕۆلەیە نەبووە ڕۆلێکی ئاشتەوای ڕاستەقینە، یان بڵێن ڕۆلیەک بڵێن ناو بەژیوان لە نێوان سوڵتە دەسەڵات لەگەڵ خۆپێشاندەران، ئەگەرنە هەر لە سەرەتاوە ئەتوانرا پێشەوەی زیاتر لە 600 کەس بکوژێ و شەهید بکرێ، ئەم کێشەی چارەسەر کرابە. لەبەرەوە ئێستا شەقام لە هەڵچوونێکی بەردەوامە، تاچی عێراقی تاکێکە ئێستا بڕوای بە هیچ بڵێن دەسەڵاتێک یان بڵێن سەرچاوەیەکی بڕیاردانی سیاسی نەماوە لە عێراق، چ مەرجعیەت بێت، چ حزب لایەنە سیاسەکان بێت، چ حکوومەت بێت. لەبەرەوە بەردەوامە بێت تا ئەو کاتەی ئەگاتە قەناعەت کە کەسایەتیەک ئیتر عەلاویە یان هەر کەسێکی ترە ئەتوانێت داواکانی جێبەجێ بکە، کە یەکێک لە گرنگترین داواکاری خۆپێشاندەران ئەوەیە کە هەڵبژانێکی پێشوەخت بکرێ. هەڵبژانی پێشوەخت ماوەیەوێ کاتیەوێ، لە کاتێک هەندێک لە شیعەکان هەر لەگەڵینی، هەتا هەندێک لە دەوڵەتانی دەوروبەر دەسەخەنە ناو عێراق بەوەی کە بە هیچ شێوەیەک ئەو داوای خۆپێشاندەران جێبەجێ نەکرێ بۆی ئەو دەسەڵاتە بمێنێ، بەڵام هەندێک ڕیفۆرم بکە، هەندێک چاکسازی بکە، بەڵام بڕوان بەوە نییە ڕیفۆرم لە عێراق بکرێ. ئەگەر بکرێ ئەبێ ئەو حزب لایەنە سیاسیانەی شیعەکان بە تایبەتی لە بە هیچ شێوەیەک لە دەسەڵات نەمێنن، هەندێکیان هەر محاکەمە بکرێن، چونکە گەندەڵی زۆریان کردو، پارەیەکی زۆر بەهدەردراوە، خەڵک نانینە، خەڵک شەهید ئەگرێتن 250 دیناری تەبعی لە ژیرفان نییە. یعنی ئێمە با هەندێک ڕازگۆ بین. دوای ئەوە ئەگەر داوا خواستی خۆپێشاندەران جێبەجێ بکرێت سندوقێک لە ساحەی تەحریر و یان ئەو شوێنانی محافزەکانی تری باشوور عێراقدا بنرێ و کەسایەتێک لە ناوخۆیان هەر بژێنن چێ زۆرترین دەنگی هێنا دوای بێتە پەرلەمان چی ڕوەدا، با لە ماوەی 6 مانگە بزانین ئەو کابرایە چیەکە. بۆی یعنی چییە بێ ئەگەر ئەم جارە خەڵکی شەقام هاوڵاتیانی عێراق خۆیان سەرۆک وەزیرانێک دیاری بکەن، چی ڕوەدا؟ دنیا خراپە بێت؟ ئێمە بینیمان بە هەزاران خەڵک لە دوای 2003 شەهید کرا،
گولە باران کرا ئێستا بە هەزاران کەس بێسەر و شوێنن داعش هات داعش چوو یعنی ئەم عێراق هەر وەک خۆی ماوە ئەم جارە بابزانین ئایا خاوڵاتی عێراقی و بڕیارەدا با جێبەجێ بکەم زین چی ڕوەدا ئێمە ئەبێ لە لێکدانەوەی سیاسی لە شڕۆڤەیکردنی سیاسی کۆمەڵێک پێشهات کۆمەڵێک بژاردە کۆمەڵێک ئەگەر لە پێش چاودابنین ئێستا ئێمە ئەگەر ئەم کەسایەتیە نەیتوانی سەرکەوتو بێ ئەم ڕاپەڕینە بەردەوام ئەم خۆم پێشاندانە بەردەوام بوو زیاتر خەلکی تیا کوژرا ئێستا لە بەشێک لە پارێزگایەکانی جنوب عەشایرەکان حکومەکە کاکە ئێمە بۆ نەڵێن ئەم وڵاتە ئێستا وڵاتێکی بێسەروبەرە وڵاتێکی بێکەسە وڵاتێکی بێ بەڕێوەبردن و فۆرمێکی سیاسیە یعنی ئێمە بە ڕازگۆ بین لەگەڵێک ئێمە وەکو کورد چۆن ئەتوانین پارێزگاری لە مافە دەستوریەکانمان بکەین کە یەکێک لە داخوازیەکانی خۆپێشاندەران وا لێک درایەوە لە کاتێکان من لەو قەنعاتە نیمە خۆپێشاندەران داوای گۆڕینی دەستور بکەن ئەوەنەی داوای لابردنی ئەو دەم و چاوانەکەن کە لە 2023 ئەم وڵاتیان کاور کردو بۆ چونکە ئیشی بەوەنی ئەو ژیانی ئەوێ خۆ دەستوری عێراق هەموو بنەمایەکانی بنەمای جوانن مادە و بەرگەی زۆر جوانن زۆر مۆدرنن بەڵام جێبەجێ ناکرێن کە جێبەجێ ناکرێن ئیتر ئەمەی لێکەوتەکانێتی ئێمە وەکو کورد ئێستاش هەربی لەوە کەینەوە بجە بێ موچە بێ لە کاتێک کاشتی زۆر گەورەتر لە ئارایە ناوچەکە بەگشتی ئێمە بینین ترامپ لە کۆتاییەکانی ساڵی